جاران دزی جاران مرد بوو سەعەچووچە هەبووە لە یەکێک لە گوندەکانی کوردستاندا چۆتە ماڵێک زۆر دزێکی ماهیر و جەربەزە بووە لەگەڵ سێ چوار شەریکە دزیە دەچنە سەر ماڵێک دزی بکەن کابران لە ماڵ نەبن لەسەر مەزرعە و چێڵگەی تووتنەکەیان دەبن ئەمان خۆ بە کولانکەدا شۆڕ دەکەنەوە دەچنە ماڵەکە و ماڵەکە شتی زۆر گران بەها و بە نرخی تێدا دەبێت لە پارە و لە کەلوپەلی بە نرخ هەمووی کۆ دەکەنەوە دزێکیان هاوار دەکا سەعە ئەڵە چییە ئەڵە وەرە ئەم ماستی تۆراخە کراوە بەم تورەکەیەوە ئاوەکەی داداوە ماستێکی تۆراخی پێ دەڵێن پەنجەیەکم لێ داوە زۆر خۆشە وەرن شتێکی لێ بخۆن سەعەچووچەی سەرۆک دز دەڵێ کاکە شتەکانتان هەر هەموو دانێنەوە لەم ماڵەدا تازە حرام بوو ئەڵێن بۆ ئەڵێن نمەکی ئەو ماڵە کرا مادام نمەکی ئەو ماڵەت کرد پەنجەل لە ماستەکەیدا و هاتە معیدەتەوە حرامە دزی لێ بکەی بەدنمەکیە نامەردیە چۆن لە ماڵەکە نانت خواردبێ و پەنجەل لە شتێکی دابێ و خوێیەکت خواردبێ ماستێکت خواردبێ بەدنمەکیە نامەردیە ڕاستە ئێمە دزین ڕاستە کاری خراپ دەکەین بەڵام ناپیاو نین نامەرد نین والله هەموو شتەکانیان پێدا دەنێتەوە بە کولانکەیە یەکتر هەڵدەکێشنەوانێن یەک شل لەو ماڵە نابەنە دەرەوە بەڵام ئایا ئەمڕۆ ئەو ئەخلاقیاتە کووە کابرا نمەکی دەکا لەگەڵ یا دەڕوا ماڵ و عایلەی تێکەڵاوە لە پشتەوە ئامادەی بۆ سارەیەک بیکوژێ بۆ دەفتەرێ دۆلار بیکوژێ لەسەر پارەی کەم بوختانی بۆ بکە لە فەیسبووکە شەخسیەتی لەکەدارکە جاران خەڵک دوژمنایەتیشی بکردایە قەت کاری نامەردانەی نەدەکرد ئەیگو بوختان بە فڵان کەس ناکەم بەڵام لە شەڕا دەیکوژم قەت ناچم شەو بچمە سەر ماڵەکەی ئێستا لە فەیسبووکە ئابڕووی دەبا هەزار بوختانی بۆ دەکا بەبێ ئەوەی بیناسێ بەداخەوە ئەو فەیسبووکە ئەو تۆڕی جاڵجاڵۆکەی ئەنتەرنێتە هەنە هۆکارێکە تۆ شت دەبینی خاوەنەکەی دیار نییە نازانی چی ئەم قسەی فڕێداوەتە بازاڕەوە بەڵام کاریگەری لەسەر کۆمەڵگا دەبێ و